باشە بەڕێزان و خۆشەویستان بەم شەویش باشە بەمە چارەسەرکەین. باشە عەزیزان، پێم خۆشە کە ئەم شەویش هاتمە خزمەتان. هیوادارم کە هەمیشە لە خۆشی و لە ئاسوودەییە بژین. عەزیزان و خۆشەویستان، حورمەتێکی زۆرم بۆ هەموو لایەک. دەیبا وردە وردە هەموو بەڕێزان کۆ ببنەوە و ئەچینە ناو قسە و باسەکان و کۆمەڵەیەک قسەمان ئەبێ بە ئەمەش تۆزە چاکم کاکە بەسێ بە کوێرایی چاوی پارتیەکانەوە تۆزێ سپۆرت بین کاکە، بە کوێرایی چاوی پارتی و بنەماڵی بازانیەوە ئەی چۆن نەراوەڵە. هەمووتان بەخێر بێن عەزیزان، خۆشەویستانی ئارام ئەحمەد، بەخێر بێن سەر چاوەکانی من. هیوادارم کە سەلامەت بن. خودای یارمەتیتان با لەم نەخۆشی کۆرۆنا و لەم ڤایرۆسە ڕزگارتان بێت و بە ئاسانی تێپەڕێ. ئەم شەویش کۆمەڵێک قسە و باسمانە بێت و دوای ئەوە لە خزمەتان مەرەخەسە بم و تەواو. ئێرەوەڵە باشە بەڕێزان، هەمووتان بەخێر بن. باشە با دەست پێ بکەین وردەوردەقەی ناکە وەزەکە وایە. ئەم شەو لایڤەکە لە سنوور میدیایە، لە پەیجەکەی خۆم نییە، لەبەرەوە لە هەردوو لاوە ئەتوان سیرکەن بەڕێزان و خۆشەویستان، چ لە پەیجەکەی خۆمەوە چ لە سنوور میدیاوە. هیوادارم کە بتوانین سوودێ بگەین بە هەموو لایەک و حرمەتێکی زۆر بۆ ئێوە و وردە وردە من ئەچمە ناو قسە و باسەکانەوە و تەواو. سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە پیرۆزباییتان لێ بکەم بە بۆنەی نەورۆز، بەداخەوە کە هەلومەرجەکەش ئابۆ جۆرەیە کە ئێستا بینین، بەداخەوە کە ئەم ڤایرۆسە لە ئارادا هەیە و توانیوێتی هەموو ناخۆشیەکان لە خەڵک بەڕاستی تێک بدا. بەڵام بەهەرحاڵ من لێرەوە پیرۆزباییتان لێ دەکەم. هیوادارم کە هەمیشە لە خۆشییا بن و هەمیشە لە بەهارا بن. عەزیزان وەڵاهی جا ئێستا چۆن ئەوە بنێرم کاکە نازانم بەخوا مەگەر دوایی ئەوە بکەن ئێوە بتوان شێری بکەنەوەوانە. بەڕێز بە ئەمە بنێرم بۆ برادەرانت خوا. ئەمە پیرۆزباییەکەمان تەواو کرد و ئەچینە ناو قسە و باسەکان. سەرەتا هۆنراوەیەک پێشکەشەکەین بە مەسعود بازانی لە ژێر ناونیشانی زوحاکی سەردەم. ئەڵێ وەرگەڕێ تەخت و تاراجت زوحاکی کورد، جوانە مەرگە بەهۆتەوە بەهاری کورد، دەهۆڵژەنی سەر بە خۆی دەوڵەتی کورد، بەهۆی تۆوە خوێناویە هەناوی کورد. ئەی مۆتەکەی شەوە زەنگی ڕۆژگاری کورد، ئەی وەکیل و موخلیسەکەی دوژمنی کورد، بازرگانە دەست پیسەکەی سامانی کورد، بەر نەعلەتەی مێژووکەویت زوحاکی کورد. ئەوە پێشکەشە بە مەسعود بازانی، گەورە خائینی مێژووی ئێمە، گەورە جاش ئەو بنەماڵەیە کە بەڕاستی بوون بە ئایدز لە جەستەی کووردا. و ئەم شەو لێەوە ئەچمە ناو قسە و باسەکانی خۆم و بەڕاستیش لەسەر ئەو ڕۆژگارێکە پارتی و بنەماڵەی بازانی گرتویانە لەسەر ئەوانە قسە و باسەکەم و دوایش لەسەر ئەو شەڕە دەنوکەی دەستگاکانی یەکێتی و پارتیش هەڵوێست و قسەی خۆمم دەبێ و هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایەک بگەێنم. عەزیزان ئەوەی کە من بناسێ ئەزانێ بە درێژایی مێژووی خۆم، تەڵێن من نەموتوە سیاسەت دەکەم، من کەسێکم کە ڕەخناگرم، بەڵام لە بەرامبەر یەکێتی و پارتیە و ئێسش لە بەرامبەر گۆڕانە بەڕاستی من ڕەخنە ناگرم، من شەڕمە لەگەڵ ئەمانەیە بەڕاستی. عەزیزان من کابرایەکم کە لە ڕەخنەتی ئەگەم خۆشەویستان، بەڵام من هیچ ڕەخنەیەکم لە پارتی و لە یەکێتی نییە.
بەڵکو ئەوەی کە من لەگەڵ پارتی و بنەماڵی بەزێکێتیا هەمە شەڕە شەڕیش هەر ئەوتانە ئاگرینانەیە لە حەقیقەتە ئەگەر زمانی ڕەخ نەبێ ئەکرێ ئینسان بە جۆرێکی تر بێت پەیامەکانی خۆی بگێنێ بەڵام من گەیشتومەتە ئەو قەناعەتە کە پارتی و یەکێتی ڕەخنە هەڵناگرن ئەمانە بڕوایان بە ڕەخنە نییە و ئەمانە داڕزاون و ئەمانە چاک نابن و ئەمانە هێز نییە بتوانێ ئەسڵەن ئەمانە ناخوێننەوە تا بزان خەڵکی کوردستان چیانەوێ نزیکەی 30 ساڵە بنەماڵی بارزانی یەکێتی لە کوردستانە حاکمن هەموو کورد هاواری کرد ئەمانە هەر خەریکی دزی و جەردەیی و کاری مافیایی و پڕۆپۆچی خۆیانن لەبەرەوە بۆیە من شەڕمە لەگەڵ ئەمانەیە شەڕ جیاوازە لەگەڵ ڕەخنەیە کەسێکی کاڵفامی ئەنووسێڵێم کاگەڕامەوە کە ئیسمانی ڕەخنێ ڕەخنە لە چی؟ ڕەخنە لە مافیا؟ ڕەخنە لە دەست؟ ڕەخنە لە بنەماڵەی بارزانی؟ ها؟ ڕەخنە لە قارەمانەکانی سیوێشی ئاب؟ ڕەخنە لەوانەی کە حوسەدی چێتیان کوشت لە هەکاری ڕەخنە لەوانەی کە ئێسەیش دەرپێکانیان لە تەران و کەرەجا ڕەشەبای نامەردی و خیانەت ئەیشەکێنێتەوە ڕەخنە چێ بگرمێ بەکاک من کڵاوتمە ڕەخنەمەیە لەمانە من ئەمانە نەمێنن بەڕاست چکە پێم وایە ئەمانە میکرۆبن ئەمانە لەم ڤایرۆسە پیستن کۆرۆنا کە ئێستا یەخێ بە بەشێت گرتووە بەڕاستی 30 ساڵە ئەمانە کۆرۆنان لە جەستەی کووردا بەڕاست کاک بۆیە لە هەر شوێنێک پارتی یانێکێتی کەسی ئازار ئەدا سوکاتی پێکە زیندانی پێکە من لێ ئەمە جواب بەڕاستی من گاڵتەم لێ پارتی وێکێتی بە یەکێ بڵێن ئەوە جاسووسە یا ئەوە ئیطلاعاتە ئاخر بنەماڵی بارزانی تۆ یەک پارچەی کوردستان نەماوە بنەماڵی بارزانی گولەی نەبێ بە سنگیەوە کەشی ئێشتا ئەو بە خەڵگەڵێ ئەڵێ وەڵاوانە پیاوی ئێرانن یا پیاوی تورکیان تۆ هەموو تەمە بابە مەلام سەفا ساواک دروستی کرد هەومان ئەزانین مەسعود بارزانی مەلەفەکەی بارێکە لە ساواک و لە ئیطلاعاتی ئێرانی مەسعود بارزانی مەلەفەکەی بارێکە لە تورکیا کە ئەوەتەی هەیە میتە ئیش بۆ میتی تورکیا ئەکا بەڕاستی بۆ داگیرکەرماوە لە کوردستانە بنەماڵی بارزانی کاری بۆ نەکەن خۆشەویستان هەر بەڕاستی ماوە من پێم وانێ بەڕاستی مابێت زۆر ناواقعیە ئەگەر کەسانە بیرکەنەوە بڵێن وەڵا داگیرکەرێک هەیە کە بنەماڵەی بارزانی نۆکەریان نەبوو بێ و بنەماڵەی بارزانی خیانەتی بەگەلەکەی خۆی نەکرد بێ بۆ ئەو داگیرکەرێکە لە کوردستانە هەیە بۆیە من دیفاع لە خەڵکی لەو خەڵکاکەم من حەز ناکەم ئەم ڕۆژگار فڵان فیسارەکان ببن بە پیاوی پارتی وێکێتی من حەز ناکەم گەنجەکانی ئێمە ببن بە خۆراکی ئەمانە حەز ناکەم یەک پێشمەرگە لە کوردستانە پێشمەرگەی پارتی وێکێتی بێ حەز ناکەم یەک ئاسایشی پارتی وێکێتی بێ بەڵام بەداخەوە وەکو ئەیبینی ئەمانە بوون لە کاتێکیشە تا ئیشیان پێکەن پێیانەکەن لە دوایە ئەچن ئەوە ئەیانن بەگرت و ئەیان بە کوشت و بەناوی ئەمەوە وەڵام مەسعود بارزانیە باسی یاسان بۆکە مەسعودیەت باسی حکوومەتم بۆکە ئادەی مەسعودی ترۆریست هەی مەسعودی پیاو کوشت هەی لە باوکی پیاو کوشتر تۆ نەبووی وەدادی ترۆر کرد تۆ نەبووی سەدەش عوسمانی برد لە مووسڵ ترۆرێ کرد تۆ نەبووی کە سۆرانی مامە حەمەد لە کەرکووک ترۆر کرد بۆ مەگەر ئێوە لە ساڵی 91ەوە پێشتریش بلەو ڕۆژەوە ئەو بنەماڵی بارزانی دروست بووە تەنها خەریکی کوشتن و خەریکی تاوان و خەریکی سوکاتیە بەبێتی کورد کەسی دانیشە قسە بە ئارامەحماڵن بابە من لەبەر ئێوە ڕاناکەم من لەبەر پارتی یەشێتی هیچ کەسێکە ڕاناکەم من بە تەخوین و سوکاتی و تۆهمەی ئەخلاقی ئەوانە ڕاناکەم من لەمانە ڕاناکەم بەڕاستی چیتان لەسەر من هەیە بیکەن و بیڵێن مێشەی میوانم نییە لە حەقەتە ئەوە کێشەی خۆتانە بۆیە ئەم کوڕا کە ناوی ڕۆژگارە کە لە وتارێکا بڵاوم کردوتەوە هەستاوە بووە ماوەیەک سایقی فواد مەعسووم بووە فواد مەعسوومەیە کە لێڵێ شووتی دەشتی پێنجێنە باشە ماوەیە لەگەڵ ئەوە بووە دوای ئەوە کوڕەکەی کۆسەد نادوێتی و بووە بە سەرۆکی حیمایەکانی بابایەشی وەکو ڕێبازی حەملان کە گۆڕان بوو خۆی فرۆشت و خۆی هەڕاش کرد زەبەلاحی گاملە باشە داڕزی بۆ خۆت باشە بەقەدەر گایە گۆشتی پێوە بوو تەنها بۆ پارە خۆتی فرۆشت و خۆت و سوک و سەلیم کرد و ئازانی ئەم دنیاە تەواو نابێت تەنها پارە شەرتە گوێفانی پێفول کرد و فشەفشکەی لە هەولێرە هەڵا سێ تەلەفۆنی بۆکە ئەیبا بۆ هەولێر لە هەولێر پاراستن گرێتی نۆدانە مانگە ئەگەر نۆدانە مانگە ئەم کابرایە جاسوس بوو ئیطلاعات بوو ئەوە بوو ئەی بۆ تایسە باستان نەکردووە بۆ تایسە باستان نەکرد زەحمە نەبێ بۆ نەتانوو ئەم کەسە مانگدۆ لەسەر ئەوە جا باشە مەسعود بەرزانی بەشەر هەیە بەخەی تۆ جاسوس بێت وەڵڵا لەسەر جاسوسی لەسەر خیانەت لەسەر دزی بنەماڵەی بارزانی دادگای بکرێن هەر یەکیان ئەبێ 70 جار ئیعدام کرێن هەر یەکیان ئەبێ 100 ساڵ لە زیندانە برزن بەڕاستی ئەمە نیان خیان بە کورد کردووە باش نییە
بەڵام کێشەی من لەگەڵ ئەم میلەتەی ئێمە ئەوەیە ئێمە لە بینی دوو بەرداشی سەخیفین دوو بەرداش پارتی یەکێتی باشە من دائنیشم دژی مەسئول بازانی پارتی ئەنووسم لەم لاوەیەن پەلامار من پیاوی یەکێتی پیاوی نازانم چی و تەڕەمەش تەڕەساس لەم لاوە دائنیشم پەلاماری یەکێتی ئەدەم ئینجا یەکێتیەکان جوێنم پێدەن پیاوی پارتی و پیاوی ئەلم بابەتانە دژی گۆڕان ئەنووسی ئەکەن بە پیاوی هەر کەسێ ئەمانە چونکە خۆیان هەموو تەمەنیان پیاوی خەڵک بوون پیان وایە ئەم عالەمەکو خۆیان وایە پیان وایە ئەم ئارام مەحمەدە چۆنە بێ پێاوی یەکێ بێ ئیلا ئەیانوێ بە هەر جۆرە بێ وەکو خۆیان چۆن سووک و سەلیم بوون ئاوا سووک و سەلیم بکەن بەڕاستی بۆیە ناکرێت تۆ دابنیشی ئێمە بکەن بە پیاوی ئەم و پیاوی بابە ئەوە تەمەن ڕۆی من ئەگەر پیاوی پارتی وێکێتی بوومایە یەکێتی یاوە بوومایە لەنەوە یەکەوە بووم بە پیاوی یەکێتی لە سێمانە بۆ خۆم ێستا های لایڤ ژیان و خەڵکی ژیانی خۆم بکە دوایەوە خۆیەوە لە خەڵک ناتەسین کاکیشە لەبەرەوە من دائنیشم بابەت ئەنووسم ناکرێ شەڕی ئەمڕۆ شەڕە دەنوک لە بینی دەستگای زانیاری دژێترۆر و پاراستنی پارتیا هەیە ئێوە بێن بابەتەکانی من تێکەڵایی مۆزوعی ئەمانکەن تێکەڵایی مەکەن کاکە ئەوە پێویستدانیە بەڕاستی ئەوە پێویستدانیە پارتی و بنەماڵەی بازانی بەس خەریکی ئیهانە و گوێندان بە ئارام مەحمە وازان بەوە من بێدەنگە بم من بێدەنگ نابم بەڕاستی باشە ئەگەر ئەمڕۆ دەستگای زانیاری و دەستگای دژە ترۆر لەگەڵ پاراستن و مەسئولورا کێشیان هەیە و دەنوک لە یەک گیرەکەن بەیانی ئاشتە بنەوە ئەوان کاکەجیان ئەوان بەیانی ئەبن بە برایەک بەیانی لاهوری شێرجەنگی لەگەڵ مەسئول دەسەکەن لە ملی یەکتر کەواتە شەڕەکەی ئێمە شەڕێکی ڕەوایە ئەوان شەڕەکەن لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیانە کاکە خۆ لە پێناوی ئێمانی عەزیزان بۆیە نابێت ئێوە ئەم مەزوعانە تێکەڵاوکەن لە ڕاستیە نابێت تێکەڵاویکەن ئەمە بێئینسافیە بەمانای کەلیمەم تۆ بێ ئەمە بکەیت تاوەکو ئێستا یەکێتی و پارتی 10 جار پەلاماری یەکتریان ناوە 100 جار پەلاماری یەکتریان داوە دوو بەیانی ئاشتە بنەوە بە یەکەوە دانیشن و نەوتەکە دزن و پارەکە دابەشەکەن و یێن و ئەچن و پاڤێڵ و لاهوریش ئەچن بۆ لای مەسئول و بۆ لای مەسعود بۆ خۆیان و تەواو کەواتە شەڕی ئێمە جیاوازە بەڵێ شەڕی ئێمە جیاوازە ئەوان شەریکن بۆ خۆیان کێشەیان نییە دوو ڕۆژ بە یەکەوە قساکەن تەواو ئەوە تا دەستگای دژێترۆر بابەتەکە بڵاوکە دوایی بەگدانی ئەڵێ ئێمە نییە ئەوان یعنی ئەمانەوە ئاوا سیاسەت دەکەن لە حایەتە بەرە ئێمە مەخەنە ڕیزی ئەمانەوە شەڕی ئێمە جیاوازە کاکە شەڕی ئێمە لەسەر ئازادیە باشە من بابەت ئەنووسم دژی لاهوری شێخجەنگی باشە پەیجەکانی پارتی هەمووی ئەیبا بڵاو یەکاتەوە باشە لەم لایەکێتەکان جێرم پێدەن بابەت ئەنووسم دژی یەکێتی ئەوان ئێبن بڵاوەکەنەوە دژی پارتی ئێزن ئەم بڵاوەکاتەوە ئەمە مشکلەی من نییە مهم ئەوەیە کە پەیامەکانی من بگە بە خەڵکی کوردستان بەڕاستی ئیتر ئەو خەڵکە خۆی چۆن بیرەکاتەوە ئەو مشکلەی من نییە بۆیە ئەمەوێ ئەو ڕاستیە هەموو کەسێ بیزانێ ئارام مەحمەد نابێتە پیاوی کەس کەسێکی سەر بەخۆیە ڕاستەوخۆ پەیامەکانی خۆی ئەگەێنێ ئەمڕۆ دژی مەسئول قساکەم دوو هەفتە بەر لە ئێستا لایڤم کردووە دژی لاهور و دژی پاڤێڵ و دژی بنەماڵەی تاڵەبانی و دژی یەکێتی و دژی هەرهەموویان باشە هەفتەیەکی سەریانێتەوە دوو هەفتێکە لەسەر گۆڕان قساکەم لەسەر کوڕی نەوشەوە سەفا قساکەم زۆر ئاساییە بەڕاستی کاک ئەوە ئێوەن پێتان وایە کە قسەکە ئەبێ لای پیاوی یەکێک بیت ناکرێ بەڕاستی ئەو بیکردنەوەی ناکرێت بۆیە ئێمە لە بینی ئەم دوو بەرداشەیە بەڕاستی بووین بە فیلم بەمانەی کەلیمە شەیتان کەوێتە بەینتانەوە ئەو مشکلەی ئێمە نیە لە حقیقەتە بۆیە ئەم دوو ڕۆژە کە من بابەتم بڵاو کردوتەوە دژی بنەماڵەی بازانی دژی مەسرور ئیلاقەی بەسەر شەڕە دەنووشی یەکێتی و پارتیەوە نییە ئیلاقەی بەسەر شەڕە دەنووشی دەستگای زانیاری و دژێترۆر و پاراستنەوە نییە من کەسێکی سەربەخۆم هەمیشە هەروە بووم کاکە هەفتەی بەر لە ئێستا هەروە بووم مانگێ بەر لە ئێستا ساڵێ بەر لە ئێستا 10 ساڵ بەر لە ئێستا من هەر ئەوە پیشەم بووە بەڕاستی کاکە لەبەرەوە ناکرێ ئەوە بکەیت ئێستا خۆشەویستان سەری بنەماڵەی بازانیکەن هەموو پەیجەکانی بنەماڵەی بازانی باشە ڤیدۆیەکیان بڵاو کردووە لەسەر یەکێتی کە ڤیدۆکە کۆنە هەتا ئێستا وێنەکەی نەوشەوە سەفران لانە بردووە هەتیایەتی بڕۆ هەموو پەیجەکانی پارتی سەیەکەن بەڕێزان هەمان ڤیدۆ بڵاو کردەوە بەوێنەی نەوشەوە سەفایشەوە باشە هەتا ئێستا بنەماڵەی بازانی ئامر قەبزەکەی لەسەر نەوشەوە سەفا نەکێشاوەتەوە لە دادگار ڕوو ڕەشەکەی ئەو هەولێری بنەماڵەی بازانیە تا ئێستا نیان کێشاوەتەوە بەڕاستی باش نییە ئەگەر بژۆتەوەی گۆڕان 100 ئەوەندە تەسلیمی بنەماڵەی بازانی بێ دیسە بنەماڵەی بازانی هەر نەوشەوە سەفای پێ خائینە هەر نەوشەوە سەفای پێ جەلالیە هەر نەوشەوە سەفای پێ ئەمە پێ ئەوەیە
ئەمە بنەماڵەی بارزانیە بەڕاستی بنەماڵەی بارزانی سوکاتی بەسەر ئاپۆکە سوکاتی بە قازی محەمەدەکە سوکاتی بە قاسم لۆکە سوکاتی بە شەرەفکەندیەکە سوکاتی بە جەلال تاڵەبانیەکە سوکاتی بە نەوشەوان سەفاکە بۆی بڵێ بەس مەلام سەفا پیاوە بە نەوشەوان سەفا بۆی بەس هین نایشیە مەلام سەفا پیاوە بەس بۆی بڵێ بنەماڵەی بارزانی ڕقەمن لە کوردستانە ئەوانەیە کە هیچ نین بەڕاستی ئەمە قاعیدەیەنە ئەمە ماهێتی بنەماڵەی بارزانی باشە فەرموو تۆ ئێستا لەگەڵ لە چێتیا کێشەت هەیە بۆ وێنی نەوشەوان سەفا بڵاوەکەی تۆ سوکاتی بۆکەیت دەمن ئەڵێم قۆنەرەکانی نەوشەوان سەفا کە هەزار ڕەخنەم لێ هەیە لە جەد و بابی بنەماڵەی بارزانی شەریفترە بەڕاستی باشە بە هەموو نێرومیەکانی بنەماڵەی بارزانیەوە نامیلکەیەکیان نییە نامیلکەیەک باشە بەڵام نەوشەوان سەفا دەیان کتێبی هەیە کتێبی دانسخە لە مێژووی ئێمەیە بەڕاستی ئێوە کەی پیاون تا باسی نەوشەوان سەفا بکەن کەی پیاون بەڕاستی باشە کۆسەر ڕەسوڵ هەچی ماساو هەیە بۆ بنەماڵەی بارزانی کردی باشە ئێستایش ئەمری ئەعدامەکەی لەسەر تەقینەوەکەی زاخۆ کە پەرلەمان بڕای لەسەردا ئێسێش نەکێشاوەتەوە لە دادگا هەروەکو خۆی ماوەتەوە چەند ساڵیشە کۆسەر بۆ لە داشقی بن هەنگڵی بنەماڵەی بارزانی باشە تەنها لە پێناوی پارە لە پێناوی پوڵە بەڕاستی باشە عەزیزان ئەمەیە ماهیەتی ئەم حیزبانە هەتا ئێستا بنەماڵەی بارزانی هەر ئاوایە هین ناکات ئەو ناکە ئێساش بنەماڵەی بارزانی ڕقیان لە جەلال تاڵەبانیە کە ئەو هەموو تەنازلی بۆ بنەماڵەی بارزانی کرد کە چوو سەرگۆڕەکەی مەلام سەفا داوای لێبوردنیشی کرد باشە نەوشەوان سەفا هەموو هەوڵی خۆیان لەگە بنەماڵەی بارزانیە کە ئەو کۆمەڵگە ئاوێنەیە ئێستا هەر ئیهانی پێکەن بەڕاستی ئەوەیە ئێستا پارتی و بنەماڵەی بارزانی بە ئاشکرا دژایەتی شای سلێمانیەکەن لەبەرەوەی سلێمانی نابێتە نۆکەری بنەماڵەی بارزانی بەڕاستی دەستە بۆ نابێ بە کۆیلەی بنەماڵەی بارزانی لەلایەکەوە ئەچێ لەناو پیاوەکانی ناو گۆڕانە پیاوەکانی ناوێکێتیە ئەچێ ئەیانە بەشەر گۆڕان وێکێتی گۆڕانێکی لەو دەڤەرا لە سلێمانی ئەیە بەشەر خۆشی بۆ خۆی سەریانەکە گۆڕانێکی ئەو نەکردن ئەچن شەڕی یەکترەکەن بەڕاستی ناکرێت هیچ دەبێت لانی کەم لە بەرامبەر بنەماڵەی بارزانیە ئەمان تۆزە ڕەحم بە یەکترکەن چکە دەڤەری سلێمانیە لە لای پارتی هیچ ئاران نیە بەڕاستی باشنی سێریکەن لافاو لە دهۆک بووە 6 سیارە لافاو بردوێتی بەڵام مەسرور بارزانی ترۆریست هەڵ ئەسێ 2 ملیار دۆلار ئەیە بە دهۆک باشە لەبەرەی 6 سیارە بە لافاو بردوێتی بەڵام ئەگەر لە سلێمانیە نیوەی سلێمانی ئەمڕۆ بە ڤایرۆسی کۆرۆنا بمرێ مەسعود بارزانی مەسرور بنەماڵەکەی پێیان خۆشە 1 دیناریش نایەن بەڕاستی 4 کابینەیە بنەماڵەی بارزانی ئەڵێ شەقامی سەڵمەتی ئەەکەینەوە لە سلێمانی هەتا ئیسە نیان کردوتەوە باشە خۆ من حەزەکەم پارە بۆ دهۆک بدا بۆ هەولێری بدا بۆ سلێمانی بدا بەڵام ئەو جیاکاریە بەڕاستی نامەردیە بۆ خۆی دیارە چکە 4 سیارە ئاو بردوێتی و لافاولەیەوە بەڵام مەسعود هەڵسێ 2 ملیار دۆلار بۆ دهۆک بۆ قەرەبووی لافاوەکە باشە ئەی ئەوانەی هەولێر کە کۆرۆنا گرتوونی ئەی ئەوانەی سلێمانی کە کۆرۆنایانە تۆ چیت کرد بۆ سلێمانی زەحمە نەبێ باشە کە لەبەرەوەی لە ئێران نزیکە پڕ بووە لەو ڤایرۆسە لە کۆرۆنا چیت بۆ کرد تایسە خەسەخانە کردەوە پارەدا بە خەڵک موچەدا بە خەڵک نامرد هەی ناپیا و هەی مەسروری کوڕی خائینی باپیرەیش خائین بەڕاستی چی کرد بۆ خەڵکی ئەو شارە خەڵکی ئەو شارە چی کردوی ئەوەن تا ڕق لە سلێمانیە بەڕاستی هەرچی خەڵکی سووک و بێکەرامەت و سۆزانی هەیە بە ناوی کچە مۆدێلەکان و کچە نازانم قنیان والێکەن و لوتیان والێکەن لە سلێمانی گەوریانەکە و پەروەردەیانەکەن باش نییە بۆ ئەوەی شای سلێمانی سووکن بڵێ شای سلێمانی شای ڕۆشنبیری نییە ئێستا ناویان ناوە کۆشنبیری یعنی هیچ سەر کۆش ئەوە ئەخلاق و ئەتواری بنەماڵەی خائینی مەسعودی کوڕی مەلام سەفایە بەڕاستی بە شارێک ئاوا بڵێکە مێژوویەکە لە بەرامبەر داعشکردان ڕاوەستاوە هەمویان ئەیانەوێ ئەو شارە سووک و بێحورمەتکەن بەڕاستی باشە ئەمە کرۆژی بنەماڵەی بارزانیە ئەگینا ئەو شارە چی کردووە ئێوە ئەوە سوکاتی پێکەن بڕۆسیاریکە هەموو ئەو کشانێکە لە سلێمانیە هەمووی پاراستن و پاتی گەورەی کردوون ئەم کشە بە ناوی مۆدێلەوە ئەو بە ناوی مکیاجەوە ئەو بە ناوی ژنەوە ئەو بە ناوی چیەوە دەمی جوانەکە لوتی جوانەکە شەوانە ئەڕوا بۆ هەولێر بۆ لای مەسعودەکانی پارتی هەمووشی لە سلێمانیەوە پەرۆدەی کردون و گەورەی کردون بۆی ئەو شارە ئاوا بێحورمەتکە بۆی ئەو شارە بکات بە مۆرگای سۆزانیە بە مۆرگای بێڕەوشی بەڕاستی بنەماڵەی بارزانی زۆر مخابەراتیانە زۆر سەخیفانە ئیش لەسەر ئەو شارەیەکە بۆ بێحورمەتکردنی بەداخیشەوەکە ئەو شارە هەتا ئێستا بێخاوەنە بەڕاستی ئەتوان بڵێم دوای نەوشەوان سەفا بە تەواوەتی ئەو شارە بێخاوەن بووە یەک پیاو لە یەکێتیە لە گۆڕانە نییە بتوانێت بێ بەخاوەنی سلێمانی بەڕاستی ئەو بۆ خۆی جێگەی داخ
بۆیە ئەبێ سلێمانی خاوەنی بۆ پەیدا بێ بەڕاستی نابێ بنەماڵەی مەلا مسەفا و بنەماڵەی مەسعود و مەسرور بەو شکڵە بەردەوام بن لە بێحورمەتیکردن بەو شارە بەڕاستی باشە لە گەرمەی کۆرۆنایە هەتاوەکو ئێستا بنەماڵەی بارزانی حکوومەتە ئیفلیجەکەیان یەک هەنگاوی نەناوە لە عاقا هەسابوون چوون کۆمەڵێک لە سۆزانی و لە هەرچی و پەرچیان لە گۆیژە هێنا بۆ دەرەوە پارتیەکان ڕسمیانەگە ڕووداوبڵاویانە کردەوە بۆی ئەو خەڵکە زیاتر تووشی ئەو ڤایرۆسە بێت باشە وەرن هەمووتان ڕێی من لەسەر گۆڕان ئەزانن ڕێی من لەسەر هەڤاڵ ئەبوبەکر ئەزانن بەڕاستی باشە بەڵام من تەحەدا ئەکەم بە هەموو ڕەخنەکانمەوە لە هەڤاڵ ئەبوبەکر بە هەموو ڕەخنەکانمەوە بە هەموو عیبەکانی هەڤاڵ ئەبوبەکرەوە بۆ ڕواتانە بێ هیچ پارێزگارێک نەبووە لە سلێمانیە بە درێژایی ئەم 30 ساڵە بەقەدەر هەڤاڵ ئەبوبەکر بەرامبەر بە خەڵکی سلێمانی ئینسان بێ بە مانای کەلیمە ئەوەی پێی کراوە کردوێتی باشە بە تەحەداوە ئێڵێم لەو کاتەوە کە ئەم ڤایرۆسە هاتووە ئەو هەڤاڵە شەو ڕۆژ خەریکی کارکردنە بۆ ئەو شارە عەزیزان و خۆشەویستە کەشی بنەماڵەی بازانی و ڕوودا و ئەشێ سوکاتی پێکەن ئەشن بێحورمەتی پێکەن لەبەرەوەی دڵسۆزی شارەکەیە لەبەرەوەی هەرچی ئەوەی لە دەستیە کاکە زیاتر دەست نایە خۆشی بکە کاکە ئەوە تا هۆڵەندا ئاڵمان ئەمریکا ئیسرائیل دنیا بەدەست ڤایرۆسی کۆرۆناوە گیری خواردووە باوکم بە ویژدانم سلێمانی لە هۆڵەنداکەی من ئامنترە بۆ کۆرۆنا با باش ئەو ڕاستیە بزانن ئەو سلێمانیە کە ئێستا نزیکەی 20 کەسە 30 کەسە تایەتی لەم هۆڵەندایی من باشترە بۆ ئەو ڤایرۆسە باشە یعنی پارێزگارەکەی سلێمانی لەم حکومەتی هۆڵەندا شەریفترە بۆ خەڵکەکەی ئەی بۆ سوکاتی پێکەن بە هەڤاڵ ئەبوبەکر عیبەکەی لە چیایە چی نەکردووە بۆ ئەو شارە هەرەوەی پێکرێت هەرەوەی پێکرێ بەڕاستی هەتا ئێستا حکوومەتەکەی مەسئولی ترۆریزم نەیتوانێت خەسەخانەیە بکاتەوە خەڵکەشەی کاتەوە کاک چوار دەوڵەمەند ئەڕوا فڵانە فیسار ئەڕۆن ئەچن هۆڵێکەکردن و چوار قەڵێتەدان بۆ خەڵکەکە تووشی کۆرۆنا بوو کابرا هەرەوەی پێکرێ چی بکا بەڕاستی ئەوە ئەرشی مەسئول بازانیە کە بێت دابنیشێ بڕیا لەسەر مەوازوعەکان بدا کە بێت دابنیشێ پارە تەرخانکە بۆ ئەو نەخۆشی کە لە ناوچەکە هەیە و لە سلێمانیشا بە زۆری هەیە ئەی بۆ نایکا بەڕاستی نایک باش نییە بەڵام دانیشێ خۆیان کەچەڵێکیان هەبوو لە پێشم ئەم محافیزەی هەولێر لە هەولێر پارتی کاردانە بەس خەریکی دزیە ئەو کابرایە هەڤاڵ ئەبوبەکر هەچێ بێ نەدزە نەوەکو بنەماڵەی بازانی دزە نەوەکو بنەماڵەی بازانی بێئەخلاقە نەوەکو بنەماڵەی بازانی بێڕەوشتە نەوەکو بنەماڵەی بازانی دزە نەوەکو بنەماڵەی بازانی نەوتی کوردستانی هەڕاش کردووە بە تورکیا و پارەکەی بردووە ئەوە تا مەنسووری برای مەسئول بازانی 250 میلیۆن دۆلاری لە رووسیا وەرگرتووە بۆ ئەوەی کە پێشیان کەوێ بۆ دزینی نەوت لە کوردستانە بۆ تاڵانی بەڕاستی خۆ هەڤاڵەوەی نەکرد هیچی پێ نەکرابێ هەڤاڵ ئەبوبەکر خۆ کاکە دزی لەو عالەمە نەکردووە بە قوربانتان خۆ بێ ئەخلاقی نەکردووە کاکە خۆ وەکو بنەماڵەی بازانی 15 ئافەتی دەشرۆشی بە دەورەوە نییە کاکە هەرچی مەسئولی پارتی هەیە هەموو یەکی دەسۆزانی بەدواوەیە کاکە خۆ هەڤاڵ واژ نییە لە حەقیقەتە ڕەخنێشم لە هەڤاڵ هەیە و کارێک بێکەم و کوتیژ نییە و دەیان ڕەخنێشمان لێ هەیە و کەمتەر خەمیش بووە و شت بووە بەڵام ئیسای ژەڵێم خۆنەرەکەی لە هەموو پارتی و بنەماڵەی بازانی پیاوت لەبەرەوە هین مەکەن ئەمە بێمەڵێن یان دانیشێ ڕۆژانە بنەماڵەی بازانی ئارا مەحمەوە تۆ شتە نووسی دژی کاک مەسرور و پیاوی لە هەول کورە ڕۆڵە ئەوە لە دایک نەبوو ئارا مەحمەد پیاوی بێ هەر لە دایکی نەکەوتە خوارەوە دوای ئەوەیش من ئەو شەهامەتەم هەیە بەیانی من کە نەو شوام سەفا دروست بوو هەتا نەو شوام سەفا گۆڕانی دروست من دژی نەو شوام سەفا بووم هیچ نەما پێی ناڵێت بە نەو شوام سەفا لە پاڵتاکە هەموو ڕەفیقان مەزان مێژوو ئەو شایەتیەدا کەوتم دیفاع لە نەو شوام سەفاکەم هەموو هاوڕێکانم دژایەتیان کردم چەپەکان ڕاستەکان فڵان و فیسارەکان وتم من دیفاع لەو پیاواکەم بۆ وا ئەزانن من ئەگەر دیفاع لە لاهوورکەم لە ئێوە ترسم حساب بۆ پارتی بنەماڵەی بەزای بۆ چوار قەزم وڵاتلو دەکەم نایکەم کاکە بەیانی دیفاعی لێکەم بە خەتێکی گەورە لە فەیسبووکە نووسمەڵە من دیفاعی لێکەم بەیانی دیفاع لە مەسئول بازانی ترۆریستکەم بە نمونە ئەڵێم بەڵێ من دیفاعی لێکەم ئەو نە ئازایەتیم هەیە خۆ لە کەس ناترسم کاکە شێتی کێ نانیامەتێ بالێم سەنێتەوە برای شینم تەواو کەواتە من ئەوەندە شەهامەتم هەیە لە حەقیقەتە کە هەرچێک بکەم ئەڵێم ئەیکەم کەواتە تۆهمە مەخەنە پاڵ کە من شەڕم لەگەڵ ئێوە هەیە لەسەر دزی و تاڵانی و بێحورمەتیکردن بەو کۆمەڵگایە 30 دانە ساڵە پەرلەمانیشیان داناوە گەوڕێک ئێستا هی بنەماڵەی بازانی وەڵام ئەمە پەرلەمانی بە پەرلەمانە پەرلەمانی شتی چی کاک یا وەزارەتەکانتان وەزارەتی شتی چی چی کامەتە حکومەتەکەتانیەوە کاکشی لەبەرەوە کەس حسابی هەڵە بۆ من نەکات
من کەسێکم ئەوەی لەو دڵەمایە لەسەر زمانمایە شتی پێش و پەنامی لە حقەتە دیفاع لە هەر کەسێکم بۆ پڕی شەهامەتەوە یەکم دژی هەر کەسێکیش بم بۆ پڕی شەهامەتەوە دژایەتێک تااقەتی پێش و پەنا و درۆ دەلەسە و شتی ژێربەژێر و ئەمانەم نییە تەواو ئەمڕۆ نۆمانگ بەر لە ئێستا کەسێک کە حیمایەی تو خواوەرە خوایە کورە باسەری خۆم ڕێک بم بەو دیوارەیە بۆ خاتی پێغەمبەر ئاخر وەرە کوڕەکەی حەملان حیمایی هەبێت کوێرایمدایە ئاخر نەوشیوام سەفا باشە کابرایەکی کۆتربازی چڵەکنی بە شەرەفم نەیەتوانی پانتۆڵەکەی بەرز کاتەوە ئەو ڕێبازی حەملانە باشە کاکە 24 ساعتە کراسەکەی ئاوە هاتبوو دەرەوە لە پانتۆڵەکەیەوە نێوشان سەفا هێنای کردی بە وەزیر باشە حیمایان بۆ داناوە ئاخر ڕۆڵە تۆ چیت خەڵک حیمایە بۆ دانێ نۆدانەمانگ بەر لە ئێستا ئەم هەتیوە ئەم ڕێبازی حەملانە کە بووە بە پاراستن و بۆ بەسی خوڕی پارتی و بنەماڵی بازانی تەلەفۆن ئەکا بۆ ئەم کوڕە بۆ ئەم ڕزگار محەممەدە کە پاسەوانی بۆ ئەڵێ وەرە بۆ هەولێر لە هەولێر سیارە ئەنێرێ بە شوێنە باشە وەکو لە نووسینەکە باسم کردووە ئەنێرێ بە شوێنە وەڕێک و پێک بەسێ 4 نەفەر ئەیگرن و ئەیبن لە ماجدی مۆڵی هەولێر ئەیبن لەگەڵ خۆیانە 9 مانگە دیار نییە لەم 3-4 ڕۆژە دووسێ وتان نووسرا کەچی ئاسایش ڕاگەیاندووە وەڵا کاکە ئەمە ئیشی بۆ دەستگای زانیاری کردووە و بۆیە گرتومانە و جاسووسە بۆ دەستگای زانیاری قەتەخێ لە کوردستانە کاکە کورە یەکێتی خوێڕی ڕەڵا ئەگەر یەکێتی خوێڕی نەبێ کورە کوێرایمدایە ئابێکێتی نیشتیمانەی ئێستا ئاوا خوێڕی بووە مەسوول پێ ئەڵێ دەستگای زانیاری ئەوەیە ئەجینە حەو حیزب بوون حەو حیزب یەکێتی چنگ لە سەشان ڕاوێنان حەو حیزب سوێن بەخوا لە بیرمە لەو شار باژێڕەیە شەید حامینی خەجێ ئەوانە 12 پێشمەرگە بوون چیکر بابەتانە 1100 دانە پاتیان چنگ لە سەشان ڕانەوە قار و عەرز و دەروێش ئاغا و فڵان و فیستان هەموویان ڕاوناوە بە تالێرە حتا ئەگا دەشتی پێنجێن و بەرەو مەریوان ڕاوێنناون کاکە ئێوە کەی ئەو پیاوە بوون کاکە آخر پارتی و بنەماڵی بازانی ئێوە کەی ئەو پیاوە بوون بەڕاستی بەڵام داخەکەم ئێستا یەکێتی ئاوایلیاتە و گۆڕان ئەمە حاڵەکەیەتی و ئەوە ڕسووا بوون و هەمووی پارە هەمووتانی بێ ئەخلاق کردووە بە ناموسم یەکێتی و گۆڕان و پارتی پارە هەمووتانی بێ ئەخلاق کردووە باشە کاک هەمووتانی بێ ئەخلاق کردووە خۆ هەموو کەسێک ئەزانێ قەسەم بەخوا ئەو پارتیەی ئەو یەکێتی ئەو گۆڕانی جوێن بە ئارام ئەحمەدە لە ناخی خۆیان ئەزانێت کە ئارام ئەحمەد ڕاستەکات ئەزانێت کە ڕاستەکەم جا یا پارە وەرەگرێ یا ئەحمەق کراوە یا لە باچوە جەم بە ئارام ئەحمەد دوو دینارم بنێ باش نییە ئەوە نییە ژنێک هاتووە دانیشی قسەیەکە ئەلە کاک مەسعود وەرە سەرم و وەرە لەگەڵما بیکە و ڕایبێرە بە مەسعود پێی نەماوە برە بەخوا 5 ڤیاگرای خوا پێی نەماوە مەسعود بازرگان دانیگەن بچوو بۆ لای فازڵ میرانیە بڕۆ بۆ لای سودادێ مەسئولێ تۆ هەر کاری سۆزانیەکی بۆ بنەماڵی بازانی بچوو بۆ لای ئەوانە بەڕاستی مەسعود پێی نەماوە خەمە نەبێت باشە بۆیە ئەم کوڕیان ڕفاندووە 9 دانە مانگە تاوەکوێسە ئەمەندەیان ئازار داوە ئەمەندەیان تەعزیب باوە بەحسیش ئاوە تەعزیبی خەڵکی نەداوە خۆشەویستان ئەم کابرای ئیتر لە خۆوە لە کاکی کرد بابە من پێم وتم وەڵڵاهی لە گۆڤاری ڕێگا بڵاو بۆتەوە کاتی خۆی کە بە لایف باسم کردووە لە زیندانی ئاکرێ خەڵکی ئیسلامیان گرتووە کە خەڵکی کەرکووکە لە ئاکرێ دایان ناوە چوون یەزیدیان هێناوە توانە ئەبێ سواری بیت بۆ یەکتراف بکە قاشی ئیسلامیەکەیان بەستووە لەگەڵ دەستیان بە کورسیەکەوە و توانە ئەگەر ئیحترام نەکەی ئەبێ ئەوە سواری بێت وتێتی کاکی گیان چی ئەڵێن بەسەر چاو بینووسن ئاوایان کردو بەرامبەر بە کابرایە با کابرای ئیسلامیش بێت تۆ چۆن بەرامبەری ئاوە ڕەفتارەکەی ئەمەیە بنەماڵی بازاری کاکە بنەماڵی بازاری لە زیندانەکەی پاراستنی پارتیا خەڵکە گێن کاکە ئەیلەوە پیاوە ئەی گێن ئیعتراف نەکا خێلی مەلام سەفا کاکە گیان ئێ کابرای ئیعترافەکە هیچ بڵێ لەبەر خاتی ئابڕووی خۆی لە کاکە چی نووسی بنووسە ئەمە حکومەتەکەی پارتی بنەماڵی بازانی باوکم بە ناموسم لە ئاسیایە لە بنەماڵی بازانی بێشەرەفتیان نییە بەویژدانم بێشەرەفت لە بنەماڵی بازانی نییە لە تاریخی بەشەریەتە باشە تۆ بڕۆی تعدای سێکسی لە خەڵکی بۆ ئیعتراف کاک ئەمە ماهێتی بنەماڵی بازانی براشین تۆ چی لێکی کاک کابرا ئەبەن لە پاراستنە ئەچن پیسایی ئەخەنە سەر قاپ ئەڵێ ئەبێ بیخۆین کابراش ئیعترافەکە کاکیجە ئەلەوە ئەچی کابراشینم ئەمە ماهێتی بنەماڵی بازانی ئەی هاوار تۆ چێکی لە بەرامبەر ئەمەیە کاک چێکی لە بەرامبەر ئەم هەموو بێڕەوشەی بنەماڵی بازانیە تۆ براشین باشە مەجبوری کابرای ئیعترافەکە لە کاکە چی نووسی بنووسە مشکلە نییە کەچیە لە چی وەڵا کاکەوە خۆی ئیعترافی کردو و ئیشی بۆ دەستگای پاراستن کردو دەستگای پاراستن یەکێتیە و لە کوردستانە هەیە و ئێوە لا خۆی یەکتانە گرتەوە و زانیاری و پاراستن ئەبوو بە ئاسایشی گشتی و مەسرور و نازانم چی تر هەیە لە یەکێتیە دانێکی تر هەبوو ناوەکەی بینیە ئەوە عەلە ساسەر پەرشتیەکە وا چ عیلاقی هەیە بەسەرەوە کاکە ئێوە بۆ کوڕی خەڵک والیەکەن
ئەی هەساوە سەدەش عوسمانی گرتووە ئەڵێ وەڵا هین بووە ئەنساری ئیسلام بووە دەجقتوخەوەرەوە وەرە شێخت بمێنێت ئەنساری ئیسلام باشە وەدا ترۆرەکە ئەڵێ وەڵاوە پیاوی پەکەکە بووە هەل ئەسە بەیانی ئارام محەممەد تورەکە لەخۆ ئەیکا بە پیاوی ئیطلاعاتی ئەیکا بە پیاوی میتی ئەیکا بە پیاوی پاراستنی بە پیاوی عەفو زانیاری هەر لەخۆی کا بە پیاوی شتێک ئەڵێ ئەوە بوو مەلەفیش ئەوەی بۆ دروستەکە یەکسەر ئەمە ئەخلاقی بنەماڵی بازانی باشە ها تۆ نۆ دانەمان گرتو تا تایسە بۆ قسە نەکردو زەحمە نەبێت ها سەدەش چی بوو ئیسلامی بوو سەدەش ئەنساری ئیسلام بوو ها کابرای بڕای بە هیچ شتێک نەبوو ئەمە ئەخلاقی بنەماڵی بازانی کاک لەبەر تۆ ناکرێت بڕای بوانەکەی دوای 5 دانە ماڵ ئازێتی ئەم کوڕیان داوە ئازاری ئەم کوڕیان داوە لە دواییە کەس و کارەکەی بینی ویانە چەند دەقیقەیەک لەو کاتەوە ڕایان گرتووە قسە ناکە کەچی یەسێ دانیشێ شەڕ دەلوگەکات ئەمە بێمانایە لە واقع کاکە وەڵا کاکە کابرا ئیطلاعات ئاخر بنەماڵی بازانی بە ویژدانی هەموو ئەوەی چەند نزیکەی 4000 کرد لایفەکەی منە ئێستا ڕاوەستاوە بە ویژدان تانسیۆنتان ئەدەم ئەم 4000 کەسێک ئێستا لەم لایڤەی منە هەیە ڕاستەوە خۆ گوێی لە منە من بە ئێوە ئەڵێم ئایا بنەماڵی بازانی هەموو تەمەنیان ئیطلاعات نەبوون هەموو تەمەنیان ساواک نەبوون بڕۆ کتابەکەی ئیسا پژمان بخوێنەوە کاکەژیان بزانە بنە بابا آخر ئیطلاعاتی ئێران ئەگەر بنەماڵی بازانی هەبێ بەس پێم بڵێ بزانم ئەو ڕۆژگارە داماوی بۆ چییە ئەم ڕۆژگارە ئەو پەڕی ئەو پەڕی کە حیمایەی هین بووە کە حیمایەی ئەم هەتیوە بۆ ئەم ڕێبازی حەملانە ڕەنگە کۆمەڵەشتی لابوو بێت لەسەر مەسەلەی پارە و دزیکردن و نەوت فرۆشی و شتی بیست بێت بردبێتی بۆ یەکێتی یا بردبێتی بۆ لاهوری بردبێتی بۆ دەستگای زانیاری ئەو پەڕی هەر لە خۆڵم هەر لە خۆڵم نازانم بەڕاستی ئەو پەڕی ئەمەی کردی بێت جاسوسی تشتی کاکیش دزی مەکەن با خەڵک باستان نەکە بێڕەوەشتی مەکەن با خەڵک باستان نەکە بەڕاستی ئێوە دزن بێڕەوەشن فاسد خەڵک باستان نەکە باشە ئێسش هاتووە دانیشێ شەڕدنوشی دەستگای زانیاری و لاهور و نازانم چێ لەگەڵ پاراسی پارتیە ئەو چ ڕەبتی بە ئێمەوە کاکەژێن ئێمە دیفاع لە خەڵکین بە قوربانە بەیانی کابرایەکی پارتی بۆ نمونە حیمایی مەسرور یا حیمایی نازانم نێژی لەبان بازانی بێ بۆ سلێمانی دەستگای دژە ترۆر یەکێتی بیبن ونیکن دوای دەمان اینجا بڵێ وەڵا بۆ یەکگرتومانەکە پاراسنە من دژیان ڕاوەسم من ئەو کاتە لاهور بۆکەم بە فری دەستگای زانیاری بۆکەم بە پەن هەموو یەکێتی بۆکەم بە پوش بەڕاستی تێگەی کاکە من حەقم نییە بەسەر ئەوە ئەمە چیە و چیە چۆن نییە من دیفاع لە ئازادیەکەم من دیفاع لە دادەکەم من دیفاع لە یاساکەم بەڕاستی لە کوردستانە یاسا بووە بە پێڵاو لە پێی بنەماڵی بازانیە دانیشێ وەڵا ئەمە جاسی بەسەر حکومەتی هەرێمە کامە حکومەتی هەرێم کورە مەسوور بازانی من حکومەتەکەی هەرێمی تۆ ئەخەمە ژێر قۆنەرەکانم پارلەمانەکەت ئەخەمە ژێر پێڵاوەکانم وەزارەتەکانی ئەخەمە ژێر پێڵاوەکانم دادگا و دادوەرە ئەخەمە ژێر پێڵاوەکانم بەڕاستی چونکە ئەوانە لە هەولێر و دوادینانە هەمووی پێڵاو جوتکەری خۆتانن هەمویان کۆمەڵی خەڵکی قەزەم و خێڕین تەنها بۆ پاراستنی بەژۆنیەکانی ئێوە بەڕاستی ئەوانە کەی دادیان هەیە کاکشی چۆن من دابنیشم ئیعتراف بە حکومەتەکەی ئێوە بکەم کامەتە حکومەتی ئێوە آخر مەسوولی ترۆریستی پیاو کوش کامەتە حکومەتەکە زەحمە نەبێ کو ئەمەی حکومەتی تۆ چی تا حکومەتی هەبێ کاکە مەسوول هەموو تەمەنی خۆشت و باوکیشتان یەک زیبکەتان بۆ کورد نەتەقاند و یەک زیبکە بەڕاستی کە ئێوە ئەو پیاوە بوون ئێستا بوون بە کەڵەکە بەس ئەو میلەتەوە باشە لەبەرەوە پارتیەکان گوێن بە من نەدەن من تێکڕایش کە من کەسێکی سەر بە خۆم کەسێکی ئازادم ئێستا ئاوا قساکەم دژی پارتی و بنەماڵی بازانی دوو بەیانی دژی یەکێتی و لاهور و مامجەلال و فڵان فێسا قساکەم ڤیدۆکانم هەر هەمووی ماوە مێژووی 30 لە سادی ڕەبەقە من ژاتی ئەمانەکەم بەڕاستی تەوا لەبەرەوە من تێکڕای ئەمانە مەکەن کورد و کرمانجی ئەمەیە ئەم کوڕیان گرتووە کەس جا ئەو کوڕە بڕۆن سێریکەن عەزیزان من بەوەم پێ ناخۆشەکە ئەی هاوار گەنجەکان ئێوە بۆ ئەبن بە پیاوی ئەمانە کاکە تۆ بۆ بی بە دەستگای دژەترۆر تۆ بۆ ئەبی بە ئاسایشی یەکێتی تۆ بۆ ئەبی بە پۆلیسی یەکێتی تۆ بۆ ئەبی بە حیمایی مەحموود سەنگایی و شیخ جەعفەر و فڵان و فیسار و کۆسەت و ئەلەم بابەتانە بۆچی بی بە حیمایی نازانم مەسعود و مەسعود و چی و ئەلەم بابەتانە بۆچی ناشن بۆ خۆتان لە کونێک و عەرەبان چێتیکەن بڕۆن بژین بڕۆن قوڕ بەسەریکەن کاکە وەڵڵا باشترە بەڕاستی وەڵڵای پێتان ناخۆش دەبێت بە قورئان عەیبە پێشمەرگەبی ئێستا لە کوردستانە من بە هەموو ئەو پێشمەرگە شەریفانە ئەڵێم کە ئێستا لەگەڵ یەکێتی پارتیان باوکم بە قورئان لەوە عەیبترین پێشمەرگەبیت وەڵڵا پێشمەرگەی ئێستا عەیبە بە قورئان عەیبە پێشمەرگەی پارتی بی وەڵڵا عەیبە پێشمەرگەی شێتی بی بەخوا عەیبە ئاسایشی یەکێتی بی عەیبە ئاسایشی پارتی بی بە ناموسم عەیبە چەک بۆ ئەمانە هەڵبگری کاکە شەرمەزاریە بەڕاستی ئەیلەوە
ڕژە لە بابەتەکە ئەڵێم چاپکە گوڵەکەی لە شوام سەفاکەشی گۆڕانەکان پێیان ناخۆشتەوە بۆ باسی کاک نەشوێنەکەی ئەگەر کاک نەشوێن هەمووی هێنا کاک ئێ هاوار ئێمە چی بکەم بە قوربان کاک نەشوێن عەلی حەمە ساڵحی هێنا کاک نەشوێن شێخ عەبدوڵڵاهی هێنا کاک نەشوێن ڕێبازی حەمدانی هێنا کاک نەشوێن حەمە حاجی هێنا کاک نەشوێن مەسعود حەیدەری هێنا هەرچی لاتوودوتە هێنای کاک نەشوێن کردی بە کەڵەگا بەسەر ئێمەوە بوون بە ملیۆن ئەی خەبە چێ بگرم ئەی هاوار ئەی خەبە چێ بگرم بە قوربان بم باشە دە دوو پیای شەریفم پێ بڵێ لە دوای کاک نەشوێن و بەجێ مابێ دوو پیا دوای بەس دوانم پێ بڵێ پەنجەکە بۆ دووچاوی ئارام ئەحمەدە هیچی بکەم کاکی جیان ناکرێ ئەبێ تۆ قسە بکەی بەڕاستی ناکرێ قسە نەکەیت باشە بە زمانی ئەوەیشەوە ها ئەبێ بنەماڵەی بازانانی ئەو ڕاستی بزانن قۆنەرەکانی نەوشوام سەفا لەسەر سەدتانە مەسعود بازانی مەسرود نێچی باشە هەمووتان ئەڵێن بنەماڵەی بازانی هەمیشە پێڵاوەکانی نەوشوان لەسەر سەدتانە کەیفی خۆتان لێت مشکلی خۆتانە بەڕاستی چونکە ئێوە لە ئاسی پێڵاوەکانی شیانین بە هەموو ڕخنەکانیش مۆکەلێم هەیە کە لێشی ئەگرم لە ئایندا ڕخنە باشە هەمووی ئەوە ئامادە کردەوە بەڕاستی بۆیە من وەکو لە نشینەکەوتمە لەو هەوە کەشێت تێ ناگەم بۆچی پارتی ئاوا ئەوەسێ قسە ئەکا بۆچی یەکێتی گۆڕان ئەوەندە بێ دەربەست بابە بە کورتی و بە کرمانجی ئەم دەڤەری سلێمانیە بنەماڵەی باجانی ڕقی لێتی خۆشەویستان کاکە ئەم شارێکی بێچەوە نەماوە تکاتان لە یەکەم جێشێتیەکان تکاتان لە یەکەم گۆڕانەکان یەک تۆز ئابڕوتان هەبێ بۆ سلێمانی دەوروبەرەکەی یەک تۆز ئابڕوتان هەبێ بۆ خەڵکی گەرمیان یەک تۆ شەرەفتان هەبێ بۆ هەڵەبجە و بۆ پێنجێن و بۆ کەلار و بۆ کفری و بۆ دەربەنی خان و نازام قەڵازیە و ڕانی و سۆران و ئەلەم بابەتانە یا بۆ کوێ یەک تۆز ئابڕوتان هەبێ بەڕاستی کاکە باشە ئابڕوتان هەبێ لانی کەم ئەو ناوشەیە بپارێزن دەستی بنەماڵەی بازانی لانی کەم بیپارێزن بەڕاستی کاکە حەیە عەلە السەلا بنەماڵەی بازانی دوژمنی سەرسەختی سلێمانیە سوێن بە خودا حیزبی بەعەس بەقەدەر بنەماڵەی بازانی ڕقیان لەو شارە نەبووە بۆیە من داوا لە هەموو خەڵکی سلێمانی بە شەرەفەکەم لە هەموو دەوروبەرەکەیە هەمیشە بە نەخوێنەکانتان کەنەوە میسکەن بە قودسیەتی بنەماڵەی بازانیە میسکەن بە کەرامەتی بنەماڵەی بازانیە چونکە ڕقیان لەو شارەیە بەڕاستی باشە چونکە ئەیانەیە ئەو شارە سووک و بێ حورمەتکەن لە حەقەتە باشە هەمویان ئەمەیان بڵێ بەرامبەر ئەو شارە ئەوێ بۆ چونکە ئەم شار نابێ بە پارتی نۆکەراتی پارتی ناکات تەسلیم بە ئیرادی پارتی و بنەماڵەی بازاری نابێ باشە ئەدهەم بازارانی هێنا بە باوەشێکنەوە لە ئەدوی کیم کارداشیانەکنی ئەدهەم بازاری پارێکێنەیە لە سێمانی نزیکەی ساڵی خولانیەوە نەیتوانی دەکەسکە بە پارتی نابێ بە پارتی کاکە خۆ بە زۆر نییە بێشین خەڵکی سێمانی بێ بە ساک حەپە حەبکە نابێ بە پارتی خۆ بە زۆر نییە کاکە نابێ بە پارتی برای من خەڵکی ئەو شار نابێ بە پارتی خۆ بە زۆر نییە بەخوا وەکو ساک چغەی دەکە بۆ نان نابێ بە پارتی ئیتۆی بۆچی نابێت ئیتر بۆچی ڕقتان لەو شارەیە کاکەشی نەسوکاتی بە هەڤاڵە بوو بەکردکەن نەبۆ شار قوبولی ناکەن بەڕاستی لێتان قوبوڵ ناکەن چونکە ئێوە ئەوە نین من حرمەتم هەیە باسێکە لەسەر شار و هەولێر و ئەوانە نییە من حەزەکەم هەولێر بەهاش بێت دهۆک باش بەڵام ئەوە نەعەدالەتیە سلێمانی لە ناو کۆرۆنا غەرق بووە تۆچی 4 سیارە لە دهۆکە ئاو بردوێتی 2 ملیار ئەنێنی مەسعود بازانی ترۆریست بەڵام بۆ سلێمانی ئەوە حاڵەکەتەکە تۆ ڕقت لەو شارەیە بەڕاستی ڕقت لەو شارەیە بۆیە من ئیتر لەسەری ناڕۆم بابەتێکم بڵاو کردەوە و قسەی خۆم کردووە و ڕووی دەمم لە هەموو خەڵکی کوردستانە بە تایبەتی لە خەڵکی سلێمانی ئەوانە ڕێگە نەدەن بنەماڵەی بازانی لەوە زیاتر سوکاتی بۆ شارە بکەن بەڕاستی ڕێگە مەدەن کەسیش نەڵێ ئارام ئەحمەد کاکەوە برادران بۆیان نووسیبم کاک ئارام لەم کاتەیە بەڕاستی تۆ ئەو نووسینەت خراپ کرد ئەچێتە باژەوەندی یەکێتی جا بەجێ بەجێنیێتی چی ئەمە کەی بەمە بە من ناکرێ کاک بابەتم نووسیوە دژی یەکێتی نیشتیمانی دژی وەسا حەسەن و دژی هێرۆ و دژی لاهور دژی پاڤێڵیش بە ڤیدۆش خۆم لە لامە پیجەکانی پارتی 24 ساعتە بڵاویەکەنەوە ڕسمی وەسا حەسەنە ڕسمی لاهورە ڕسمی هێرۆخانە هێرۆژنی جەلا تەڵەبانی ڕسمی کێتر بەخۆ نازامی دووسێکی تریشێنە هەمووی بە ڕسمەکانەوە ئاوە بڵاوی ئەکاتەوە و کە قسە بە وەسا حەسەن ئەڵێن بە لاهوری ئەڵێن بە پاڤێڵێن بە ماڵی مام جلالی ئەڵێن بڵاویش ئەکاتەوە پیجەکانی پارتی بنەماڵەی بازانی ئۆکەی مشکلی منە کاکەژی ئێسش قسە بە جەماعەتی بنەماڵەی بازی یەکێتەکان بڵاویەکەنەوە دەستیان خۆش بەڕاستی بۆچی نەکاکەچ بۆچینە هەموو شتێک ئەبێتە هەموو شتێک بەژەوەندی دووفاقیە بە نمونە من دژی بنەماڵەی بازانی قساکەم پارتی ژێرم پێیە 4 گۆڕانچۆرێکێتیاڵە بژی ئارام مەحموود ئەوەیە بەژەوەندیە ئەوان بەژەوەندیان لەوە هەیە کە من دژی بنەماڵەی بازانی قسەم کردووە منش بەژەوەندیم لەوە هەیە کە لەوێ دیفاعم لێکەن تەواو سیاسەت وایە کاک لەبەر پێتان ناخۆش نەبێ تەواو من کاتان ناکوشم مردن و سەرشۆڕی بۆ خێڵی مەلام سەفا عزیزان خێڵی مەلام سەفا ئەجا تخواوە بی ئەوم بێچوو بەرەزان ئەڵە چی
من کە ئەم بنەماڵەی بازانیە باسی یاسا و دادگاکەن ئیتر ڕێک نییە فێم لێت بابە ئەگەر لەسەر تاوان لەسەر خیانەت بنەماڵەی بازانی بێ بە دادگا ئەبێ مەلام سەفا وەکو سوقرات دەری بێنیتەوە مەحکەمەی کەیت چکە مەلام سەفا بەدەیان کەسی کوشتووە بۆ ساواک و بۆ شایێران باشە باش نییە کاکە سعید ئاڵچی و دکتۆر شوانی کوشتووە سلێمانی موعینی و خەلیل شەوباش و دەیان کەسی تری کوشتووە مەلام سەفا بەڕاستی خێڵی مەگەسوولەکانی قەت بۆ عام کردووە باش نییە بڕۆ مەسوول بازانی دەیان گەنجی کوشتووە مەسوول بازانی باشە ئەگەر تۆ بێ ئەوە بکەی کاکە ئەگەر تۆ بێ باسی دادگا بکەی ئەوە ئێوە تا جامانەکەتان بە خوێنی کورد سوورە بنەماڵی بازانی لە هەموو تەمەندانە ئەوەندە پیاو نەبوون یەک پاسداری ئێرانی یەک ژەندەرمەی تورک یەک عەسکەری عێراقی بکوژن بەس کورتان کوشتووە ئێوە باشە تەحەدا ئەەکەم لە باکووری کوردستان ئەڵێیت لە ڕۆژئاوای کوردستان ئەڵێ لە ڕۆژهەڵات ئەڵێ بەس چەکی بنەماڵی بازانی بەس کوردی کوشتووە باسی کامی یاساکەن کاکە والله ئێستا بەیانی بێ بۆ کوردستان تۆ بێ بە یاساڵێکی ئەمێ بەکام دادگا ئەڵێ ئارام ئەحمەد تۆ قسە بەوتێ مەسعود بازانی خائین و پیاکوژ ئەرە وەڵا خائین و پیاکوژ حەو پشیشی خائین و پیاکوژ ئەڵێ تۆ مەسعود بازانی ترۆریستە بەڵێ مەسعود بازانی ترۆریست بەڵگەشی ئەوان هەمی ترۆریست بەڵام لەبەرەوەی کە لە کوردستان یاسانیە دادگانیە دادوەر نییە هەمووی پیاوی خۆتانە هەر من تاوانبارەکەی بەیانی منیش کوژن ئەمکەن بەشی هەر لە خۆتانەوە مەلەفێکە چیە پاچەیە وەرەقەی خوێڕیە ئەیلۆ من لە بیری میاد ساڵی 1992 کە یەکێتی و پارتی بە 35 میلیۆن دلار پەلاماری تورکیاندا پەلاماری پەکەیاندا ئەفوو بۆ تورکیا مەجموعەیە بەڵگەیان بڵاو کردیان پەکەکە پیاوی عێراق پیاوی حیزبی باس خۆ پەکە ناگرێسە بەڵگە و بێنەوە بەرەوان بابەتانە دوو نووسینی حیزبڵای کرد دوو لە ڕێەوە ببوون ئەو قسەی بەدەمەهات لە خوارەوەی ئیمزایکەوە پیاوی ئەمە پیاوی ئەمێ ماهیەتی لێوە کاکە ماهیەتی بنەماڵی بازان مردن و سەرشۆڕی بۆ بنەماڵەی بازانی ئەو لایڤەکەی ئەم شەومان بوو هیوادارم سوودێکم بە ئێوە گەیان دەبێت و بە پارتیەکانیش ئەڵێم گوێن بە ئارام مەحمومێن من بە گوێن پاشەشە ناکەم گوێنم بدەنێ بنەماڵەی بازانی پارتیەکان هەموو هەفتەیەک دوو جار بەس مەلەفی بنەماڵەی بازانی هەڵێمەوە هەموو هەفتەیەک مەسرور مەسعود مەلام سەفا حەلاوە طەیب خان عەفو حەمایل خان هەمووتانەکەم بە پۆش برنج بابار بزانین با قورئان بە قورئان کۆ لە مردوو دەست لە مردووتان ناپارێزم دەست لە جنوتان ناپارێزم چونکە ئەزانین چی ئێوە منتان کوش کاکە هەروەکو مەسائیلی کوردە نامۆسیش بێ 25 ساڵە 25 دقیقە کوردستان نەبینیوە بە ئازادی تیا بشین 25 ساڵە لەبەر چی لەبەر پارتیویەتی باشە باوکم مرد برام مرد خوشکم مرد پوزام مرد مامم مرد ئامۆژنم مرد هەموو کەس و کارەکەم مردن یەک کەسم نەبینیوە من حەقم لەلاتانە بەڕاستی باشە لەسەر سیاسەتیش نەبێ لەسەر هەرچی بەسەر مافی خۆشم بێ من واز لە ئێوە نایەنم بەڕاست لەسەر مافی خۆشم بێ چونکە بۆ لەبەرەوەی ئێوە لە زێدی خۆم من 1000 پشتم لە کوردستان نەدایی بووە ئێسقانەکانی باوکم و باپیرم و 7 پشت و 7 پشتم لەو ناوچەیە بەڵام ئێوە 25 ساڵە لە منتان قەدەغی کردووە بێمەوە زێدی خۆم کەواتە منش بە حرمەتیتان بێگم کاکە بە ئاشکرا لەبەرەوەی ئێوە بێحرمەتیان بە من کردووە بە کەس و کارتێک باوکی من حتا مرد شای دەرگاکەوە بوو کە ئارام ئەحمەد بینێتەوە حتا ئەو ڕۆژەی مرد لە بیر مەچێتەوە بنەماڵەی بازانی جەماعەتی یەکێتی بیرم ناچێتەوە باش ڕاستی بزان ئەوەی کە ئێوە بە منتان کرد لە ماوەی ئەم 25 ساڵەیە لەسەر چیش لەسەر ڕاستی وتن خۆ نەوسان بلادن بووم و بەخوا نە ترۆریست بووم و بەخوا نە چەکباز بووم و بەخوا نە ڕێکخراوی ترۆریستیم هەبوو و بەخوا نە هەڵەشەم لە کەس کردووە و بەخوا نەمێرولەیەکم ئازاراوە بەس نووسیمەوە قسەم کردو ئەو پەڕی ئەم قسانەی کە ئەم شەو کردومە ئەمە هەموو ڕقبوونی قسەکانی منە بەڕاستی تۆ کەواتە منیش هەتا ئەو ڕۆژەی مابم ئەتانکەم بە پوش ئەتانکەم بە پێڵاو بنەماڵەی بازانی کەفی خۆتانە و شەوگاتان خۆش بێ مردن و سەرشۆڕی بۆ مەسئولی ترۆریست وەڵای مەسئول بایەک ڕاستیەیە پێ بڵێم فشافش ماکرد باوکم بە ناموسم ئێستاش 1000 پیاو لەو دەڤەری سلێمانیا کۆ بکەمەوە هەموو پارتی ڕاو ئەنێم هەتاوەکو بلەو بارزان وا باش بەڕاستیەزیان چونکە من ئێوە باشە ناسم هێزی پارتی باشە ناسم ئێوە قەت پیاو نەبوون بەڕاستی بەخوا و پێغەمبەر بەیانی بە 1000 نەفەرەوە ئەتوانێ هەموو پارتی ڕاو بنێ هەتا ئەگەنە بلەو بارزان باش نییە ئەمە قاعدەتانە دوو فیشک بەلاتە ناوی ویزەی بێ شەڕەکەتان پڕەکەم دەهین لەو شتێناوی چییە بێت لە خوار دەرونەکەی ئاوا بگوشی بۆی نێتە خوارەکە و گونکە هەویت ئێوە باشە نازم چ ماڵەکەن بنەماڵەی بازانی ئەزانم چەندە جەبان و بێشەهامەتن بەخوا و پێغەمبەر 10 کلاشینکۆف بە 2000 پارتی ئەوێرێ 10 کلاشینکۆف بە 2000 پارتی ئەوێرێ چونکە من ئێوەم باش ناسیوە کەس لە ئێوە ناکاتەوە ها ئەو تاکید بن ئێوە هیچ نین بۆ ئاگاداریتان کەس بە پیاوتان نازانێت بەخوا پێغەمبەر ئەو پافەڕەشێتە هەیە کوشتە لە تەڵەبانی بەخوا بە پیاوتان نازانێت لاهور بەخوا بە پیاوتان نازانێت
ئالا مەحموود بخەوە بە پیاوتان نازانی ئیدەی بۆ ژێکاک کەیفی خۆتانە مەسە تۆ بە سەرەکی حکومەتم لەدای ئەمە نرخی چڵەپوشێک نییە مەسعود بازانی تۆ هەر بڵێ من مەرجەعی کوردم و من چینایشی ئەم بارەگای بازانی بەخوا لای ئێمە حسابی تەڕەتورێکی بۆ ناکەین بەخوا مەسعود بازانی 500 مەتر ئەو لە ماڵەکەی خۆتەوە کەس بە پیاو نازانێت ئەو بیخەی مەشی خۆتەوە ئەوانەشی کە ڕێز ئەگرن لە ترسایە یا بۆ پارەیە کەس بە پیاو نازانێت قەسەم بەخوا حیمایەکانی خۆ بە پیاو نازانن کاک مەسعود بازانی یا مەسعود بازانی لە ترسایە شەو داخۆش و خواتان لەگەڵ خۆشەویستان بەخێرچین